چەند ڕۆژێکە دەسەڵات لە ڕێگەی پەیجەسێبەرەکانی و لە ڕێگەی ژمارەیەک کادری حیزبیانەوە لەبارەی پرسی پیرۆزی نیشتیمانەوە هەوڵی چاواشەکارانە دەدەن. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەم هەوڵە نەزۆکانە لە کاتێکدایە دوو حیزبی دەسەڵات تۆمەتبارن بە هێنانی هێزی چەکداری وڵاتان و لەدەستدانی نیوەی خاچی هەرێم. بەداخەوە زۆرێک لەوانەیە کە ینی مزایدە بەسەر خەڵکی ترەوەکەن بە تایبەت سەر ئیسلام خوازان ئەوانە ینی پێشینێشیان هەیە ناوی بنین بەڵێن ناپاشیکردن بەرامبەر بە نیشتیمان یاخود خاک فرۆشی یاخود هێنانی هێزی بیانی بۆ سەر خاچی وڵات. ئیتر ئەمە لە ڕابردوودا ئەومان بینیوە کە هێزە کوردیەکان بۆ سەرخستنی ئەجێندای خۆیان بۆ ئەوەی کە حیزبەکەی خۆیان باڵا دەست بێت بۆ مەرامی سیاسی وڵاتانی تریان پەلچێش کردو بۆ خاچی کوردستان. پەرلەمانتارێکیش دەڵێت ئامانز لەو بێڕێزیە سیاسیە و بۆ خۆنمایشکردنە. پێشی وایە کوردستان بە دروشم پێش ناکەوێت بەڵکو باواسێنان لە بەرژەوەندی حیزبی و کەسی دەچێتە پێشەوە. ئێمە خۆمان بە دڵسۆزی خاکی خۆمان دەزانین، ئێمە خۆمان پێ خزمەتکاری ئەو خاکەوە بگرە قوربانیشمان بۆی داوە. بەڵام ئەو خەڵکانی کە باسی پیرۆزی کوردستان دەکەن وەکو باسمان کرد بەڕاستی بەوەیە کە بیانەوێ خۆ نمایش بکەن و هەروەها پێویست ناکە بە دروشم کوردستان پیرۆزکەن، پێویست دەکات بە هەڵوێست و بە مووقیفی جوانیان کوردستان پیرۆزکەن. یعنی ئەوانە بەڕاستی ڕۆژێک نەمان بینیوە ئیمتیازە شخصیەکانی خۆیان وەلانێن لە بە خاتری بەرژەوەندی گشتیان لە بە خاتری کوردستانیان لە بە خاتری ئەم سنوورانەی کەوا کوردستان تێدا لە خەتەریاتدایە. لە هەرێمی کوردستان دەسەڵات بە ئامانج و مەبەست دەیەوێت ڕایگشتی بەلارەدا بەرێت و وا نیشانی بدات هەر کەسێک باگراوندێکی ئاینی هەبوو ئەوە جێگەی مەترسیە و قسەکانی سەر لەبەری ناڕاستن و ڕەت دەکرێنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.